ئێمە بەبوونی یادی پێشوازیکردن لە مانگی پیرۆزی لە دایکبوونی حەزرەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم نیوەڕخوانێکمان ئامادە کردووە بۆ ژینگە پارێزەکان و سیکوریتیەکان و باخەوانەکانی ئەم چواردەوری خۆمان لەبەرەوەی کەسانێکن بەڕاستی دڵسۆزن بەڕاستی لە پاراستنی ژیانمانان لە ئاسانکردنی ژیانمانان بۆیە ئێمە وەکو بەشێکی زۆر زۆر بچووک لەوەی کە بتوانین سوپاسیان بکەین وەکو قوتابخانە و لە هەمان کاتدا بە خوێندنی مەولودنامەیەک هەر بەو یادەوە بەرزی ڕۆژەکەمان ڕاگرتووە. لە هەموو یادەکانە ئێمە ئەم چینەمان لە بیرە و لە زۆربە یادەکانە بۆنی تایبەتیمان بۆ ئەنجام ماون و زۆر گرنگە کە هەموو کەسێک لە لای خۆیەوانێ کە ئەگەر بە بەشێکی زۆر زۆر بچووکیش بێت یارمەتی دەریان بێت چۆن ئەوان یارمەتی دەرن بۆ ئاسانکردنی ژیانی ئێمەش یارمەتی دەربین لە بەشێکی کەم لە ژیانیان ئاسان بکەین. زۆر جەخت لەسەر ئەوە ئەکەینەوانێ کە جیلی داهاتوومان لەسەر بەها ئەخلاقەکان پەروەردە بکەین کە پێکهاتووە لەوەی هاوکاریکردنی یەکتر گیانی لێبوردەیی ئاکار و ڕەوشتی ئیسلام زیندوو بکەینەوانە بۆیە لە هەر یادێکا بۆمان بگونجێت ئێمە بە جۆرێک یادی ئەەکەینەوانە کە مناڵەکانمان لە بیریانە بێت. ڕۆژە پیرۆزیان ڕازاندێتەوە بە دوشتی ئەمڕۆ لەم بۆنە پیرۆزەدا کە بۆنەی یادی لەدایکبوونی گەورە و مەزنمان پێغەمبەری صلی الله عليه وسلم هەستان بە سازدانی ئەمە مەولودنامەیە کە هەرچیان کێشاوە لەسەر ئەرچی خۆیان هەستان بە داوەتکردنی کۆمەڵێ کرێکار و کارمەند و ژینگە پارێزی کارێکی زۆر جوانە هەموو چین و تۆژەکان بەیەکەوە کۆکەنەوە بێتە هۆی تەبایی و یەکخستن و یەکڕێزی هەموو چینەکان. ئێمە ئەم نەریتە جوانەمان هەیە و لەگەڵیشا کە ئاوێتە بووە بە نەریتی ئاینی ئیسلام تێکەڵاو بووە و ئەو نەریتە جوانەی لێپەیا بۆ کە ئێستا ڕنگانەوەی لەم بۆ نەجوانەیە دروست بۆ سوپاسیانەکەین و بەڕاستی زۆر گرنگە ئەو تەباییە بەیەکەوە کە بتوانین وڵاتەکەمان و نیشتیمانەکەمان بەرەو پێشبەرین بەو تەباییە و سوپاسدانەکەین. ئەوەی ڕاستی بەخۆی یەک لە بەها گرنگەکانی ئیسلام ئەوەیە کە ئێمە ئیشی کار و خێر و چاکە فێری مناڵەکان بکەین. ئێمە شەساین بەکردنی ئەم ئیشەمان لێرۆپیان بڵێ کە پەیامی ئێمە پەیامی ئاشتی و میهرەبانی و خۆشەویستیار وەک پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ یەکێکە لە بەها گرنگەکان کە ئەو جەختی لەسەرکاتەوە جەماعەت ئەو کۆمەڵەی ژینگە پارێزەرانە بۆیە ئەمەش ئەم ڕۆژەمان پیرۆزتر کرد لەگەڵ بەڕێزیانە. ئەم بەها کۆمەڵاتیانی کە لە دینی ئیسلاما هەیە هەمووی ڕەوشتە ئێمە پێویستە وەکو هەموو سەرجەم ناوەندە پەروەردەیەکان کە گرنگیەکی زۆر زۆری پێ بدەین چونکەکەم ئێمە لە ڕێی دینی ئیسلامەوە ئەتوانین کۆمەڵە ڕەوش و نەریتی جوان بڵاو بکەینەوە.